عارف تەیفور لە لێدوانێکیدا بۆ ئەسۆشیتد پرێس لە شارۆچکەی بەرتەڵا دەڵێت ئەو ناوچانەی کە لەلایەن هێزی پێشمەرگە و لە داعش ڕزگارکراون بە خوێن ئازادکراون لەبەر ئەوە هیچ نیەتێک نییە کە ڕادستی حکومەتی فیدراڵی بکەنەوە. و حقیقەتی ژەمە خوێنمان دیاڕشتۆگەر خوێن ڕژا لە شوێنێک وا بە ئاسانی عادە ناکرێتەوە بۆ خەڵکێشکەی بۆ خۆی دانیشتۆ لە شوێنێک و برێوەرە ئەفەرمەوە من خوێنم ڕشتۆ تەسلیمی تو یەکەم بالفعل نێتمان نییە ئەو عەرزانەی کە بە خوێن ڕزگارمان کردووە نێتمان نییە بیدەینەوە بە حکومەتی اتحادی. حکومەتی بەغدا کە بە توندی ڕێگری دەکات لە سەربەخۆیی کوردستان عەبادی دەڵێت کە پێشبینی ئەوەی کردووە کە کورد پەیوەست بن بە ڕێکەوتنەکەوە کە پاشەکشێ بکەن لەو ناوچانی کە لە سەروەختی ئۆپراسیۆنەکانی مووسڵەوە لە مانگی دەی ئەم ساڵدا ڕزگار کراون. بەپێی ڕێکەوتن نامەکەی نێوان حکومەتی فیدرالی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان دەبێت پێشمەرگە پاشەکشێ بکات لەو ناوچانی کە دوا بە دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ پێشەڕەویان کردووە. ئەمان ڕێکەوتنە من لەو باوەڕەدام بەڕێز مەسعود بارزانی ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکات. هەروە هیچ هۆکارێک لە ئارادا نییە من باوەڕ بکەم کە نایکات. بەهۆی ئەو پێشڕەویانەی کە لەم 2 ساڵ و نیوەدا ڕوویانداوە زۆربەی زۆری هێڵەکانی پێشمەرگە کەوتونەتە دەرەوەی سنوورەکانی بەر لە 2014 حکومەتی هەرێمی کوردستان و ناو عێراقی فیدراڵ یان ناوچە جێناکۆکەکانن لە نێوان حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمدا. ئێستاکە هەندێک لە بازگەکانی پشکنینی کوردەکان لە هێڵەکانی کۆتایی نیشانەکانی خۆتۆکمەکردن نیشان دەدەن لە خەندەق و تەنکەری گەورە و خۆ ئامادەکاری سەربازی. ئەنوەر ئەنایت ڕاگری کۆلێژی زانستە کۆمەڵایەتەکان لە زانکۆی کوردستان لە هەولێر ئەو کە توێژینەوەی لەبارەی سیاسەتەکانی باکووری عێراقەوە ئەنجامداوە دەڵێت دوا بەدوای لە ناوبردنی داعش شیانی ڕاستەقینەی شەڕی ناوخۆ لە ئارادا دەبێت. ئەگەر ئێمە لە ڕووی مێژوویە بڕوانینە ئەمە بۆ ڕێگەی کە سنوورەکان لە ڕێی شەڕ و خوێنەوە دروستکراون و هەرچۆنێک بێت بە خوێن دەگیرێنەوە کە ناخوازن دەستبەردار بن بەبێ ئەمە کەواتە ئەگەرەکان لەم ساتەوەختەدا بە بڕوای من ئەوەیە ئەگەر داعش ئەم ڕوانگە مێژووی داپۆشی بێت و دوا بەدوای لە ناوبردنی داعش سونەکان ڕکابەری داواکاریەکانی کورد دەکەن شیعەکانش لە بەغدا ڕکابەری داخوازیەکانی هەردوو بەرەکە دەکەن کە کورد و سونەیە ئەمە شیانی هەیە بەدڵنیایەوە ئەمە ئەگەرە ململانی ڕاستەقینەکە لەوێدایە. ئەنایی دەڵێت شکستی داعش تاکە شتێک دەسڕێتەوە کە پێکاتە سیاسی ڕکابەرەکانی پێکەوە لە وڵاتەکەدا کوکردوتەوە. لە لای خۆشیەوە عارف تەیفور دەڵێت کە ئەو سەرنجی هێڵەکانی ئێستای کورد نادات کە کۆنتڕۆڵ کراون بەوەی کە خاڵی کۆتایی بێت لەبەر ئەوەی سنوورەکانی کۆتایی لە نێوان هەردوو حکومەتی هەرێم و عێراقدا دوا بەدوای سەرکەوتنیان بەسەر داعشدا لە ڕێی دانوستانەوە یەکلایی دەکرێنەوە. ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە مادەی 140 پێڵن لەسەر ئەساسی ئەو مادەی دەستوریە بەتاکی دەکەوینە مفاوزات و مباحثات لەگەڵ حکومەتی مرکزی و لەو مادەیەتی کە ئیستیفتا بکرێت لەو ناوچانەی کە دەیانەوێت بگەڕێنەوە سەر کوردستان یان بچنەوە سەر حکومەتی عێراقی ئێمە ئەو وەختە لەسەر ئەوە مفاوزاتەکەین و ئەوستانە بەڵام ومێدم وایە کە شەڕ نەبێت لە بینی ئەمە و عێراق ینی بەڕاستی بۆ هەردوو لامان ماندوو بووین. بەلەبەر چاوگرتنی قەیرانە ئابووری و سیاسەکانی هەرێمی کوردستان و پرسی بودجەی 2017 عێراق تێکڕائایە پاشەڕۆژی سنووری ناوچە جێناکۆکەکان لە نێوان ئەو ململان